نێسڵەی گەورەترین کۆمپانیای خۆراکی لە جیهاندا. نێسڵەی یەکێکە لە گەورەترین کۆمپانیەکانی خۆراک لە جیهاندا. خاوەنی زیاتر لە 8500 بەرهەمی خۆراکیە. خاوەنی 480 کارگەیە و زیاتر لە 221,000 کارمەند تێیدا کار دەکەن. کەواتە با بپرسین کێ لە پشت سەرکەوتن و فراوانخوازی ئەم کۆمپانیایەوەیە. کەسایەتیەک بە ناوی هێنری نێسڵەی کە لە ساڵی 1814 لە شاری فرانکفۆرتی ئەڵمانیا لەدایک بووە، بەڵام بەڕێگە سویسریە و 11مین منداڵی خێزانەکەیەتی ئەم کۆمپانیای بنیاتناوە. هێنری کاری دروستکردنی شوشەی لە باپیرەیەوە بۆ ماوەتەوە، بۆ ماوەیەک سەرقاڵی ئەو کارە دەبێت. دواتر لە زانکۆ لە کۆلێژی کیمیا دەست بە خوێندن دەکات. دوای تەواوکردنیشی دەچێتە بەشی دەرمانسازی. لە دوای تەواوکردنی زانکۆ لە ساڵی 1843 هێنری کارگەیەکی بچووک بۆ خۆی دادەمەزرێنێت کە تایبەت بوو بە بەرهەمێنانی زەیتی گوێزی هێندی و بندۆ. بەو شێوەیە لە کارەکەی بەردەوام دەبێت تا ڕۆژێک لە ڕۆژەکان هێنری دەیبیستێت کە منداڵی یەکێک لە دراوسەکانیان بەدەست کەمی خۆراکەوە دەناڵێنێت بۆی ئەوەی کە ڕەتی دەکاتەوە شیری دایکی بخوات. ئەوەش کاریگەری زۆری لەسەر دروست دەکات. بۆیە بیرۆکەی ئەوەی بۆ هات کە شیرێک بەرهەم بهێنێت کە لە شیری مانگا و ئارد و شەکر پێگات بێت بۆ ئەوەی دایکان بتوانن وەک جێگرەوەیەک بۆ شیرەکەیان بەکاری بهێنن. بیرۆکەکە سەرەتا لەلایەن زۆربەی کەسەکانەوە پەسەند نەکرا، چونکە لەلایەن سیر بوو کە شیرێگە بێت جێگرەوەی شیری دایک بێت. لە دوای چەند هەوڵێک کە چەند ساڵێکی خایاند، دوجار لە ساڵی 1867 توانی شیرێک بەرهەم بهێنێت کاردی گەنم و شیری مانگا لە پێکهاتەیدا هەبێت. بەرهەمەکەشی ئەو کاتە بەناوبانگ بوو کە توانی منداڵێک لە برسا ڕزگار بکات. لێرەوە خەڵکی ڕویان کردە کڕینی بەرهەمەکەی، بەو شێوەیە قازانجێکی زۆری کرد. لە دوای ئەو سەرکەوتنەی کە بەدەستی هێنا، کارگەکەی فراوانتر کرد و لۆگەیەکیشی بۆ دانا کە هێلانی باڵندەیەک بوو، چونکە دەیویست لە ڕێگەی لۆگۆکەوە واتای دایکایەتی و سۆز و خۆشەویستی خێزان بگەێنێت. بەو شێوەیە لە سویسرا بە تەواوەتی کۆمپانیاکەی ناوبانگێکی زۆری بەدەستهێنا بوو. هێنریش هەموو هەوڵێکی خۆیدا بەوەی بتوانێت بەرەو پێشەوەی ببات. دوجار توانی کەشیری وشک و خاوێن دروست بکات، بەڵام بەهۆی نەخۆشیەوە بڕیاریدا کە کۆمپانیاکەی بفرۆشێت بە جۆڵ مۆنێرە بە بڕی ملیۆنێک فرانکی سویسری. دواتریش بۆی نەخۆشیەوە لە ساڵی 1890 کۆچی دوایی کرد. خاوەنە نوێیەکەی نێسڵەی لە کێبڕکەیەکی گەورەدا بوو لەگەڵ کۆمپانیایەکی ڕکابەری بە ناوی چارلز ئیچ. ناکۆکیەکەیان ماوەی 30 ساڵی خایاندە بوو. دوای ئەو ماوەیە و لە ساڵی 1906 هەردوو کۆمپانیاکە بڕیار دەدەن کە کۆمپانیاکەیان بکەن بە یەک لەژێر ناوی نێسڵەی. لێرەوە کۆمپانیاکە دەست دەکات بە بەرهەمهێنانی شوکلاتە. لە سەرەتای دەستپێکردنی ساڵی 1970 کۆمپانیاکە فراوانتر بوو. لقی هەر یەکێک لە ئوسترالیا و سنگافورە و هۆنگکۆنگ و بۆمبا کردەوە. لە ساڵی 1929 کۆمپانیاکە توانی لەو بارودۆخە خراپە بێتە دەرەوە کە بەهۆی بەرهەمهێنانی شیری فرێشەوە تێکەوتە بوو. توانرا هەردوو کۆمپانیای کلێر و سویس جەنەرال بکردنەوە کە ئەو دوو کۆمپانیایەش تایبەت بوون بە دروستکردنی شوکڵاتە. دواتر بەرەبەرە بەرهەمەکانیان و داهاتەکانیان ڕووی لە زیادبوون کرد، گەشت بەوەی کە یەکەمین قاوەی ئامادەکراویان دروست کرد. ئەویش نیسکافە بوو کە ئێستا بە یەکێک لە پڕفرۆشتین بەرهەمەکان دادەنرێت. لە بەناوبانگترین بەرهەمەکانی ئەم کۆمپانیایە نێسکویک، میلۆ، شیری نیدۆ، شیری قاوە، کیتکات و چەندین بەرهەمی ناوازەی ترە.